مناڵ ئازیزەکە چۆنن باشن هیوادارم هەمیشە باش بن ئەمڕۆ ئێمە لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی هاتوین چاومان بە کۆمەڵێ مناڵی چاوگەشت بکەوێ ئێستا ئێمە لێرەین هاتوینەتە هۆڵی کتێبخانە مناڵان سەرقاڵی خوێندنەوەن با بزانین چ سوودێک لە خوێندنەوە بینن تا چەندێ گرنگی بە خوێندنەوە ئەیان بۆچی خوێندنەوە گرنگە لە ژیانی ڕۆژانەیانە لەگەڵمان بن با بە بێدەنگی بچینە ژوورەوە فەرموون هاوڕێکەم چۆنی؟ باش باشی؟ باش ناوت چییە؟ سیدرا سیدرا خان سیدرا چۆنی؟ باشم سیدرا لە پۆلی چەنی؟ چوار ئافرین سیدرا تۆ خەریکی چی؟ خوێندنەوە باشە حەزت لە چ بابەتێکە زیاتر بیخوێنیتەوە؟ بابەتی باسی ڕەوشت بکات ئافرین کەواتە حەزت لەو بابەتانەیە کە زیاتر ڕێنمایین هەموو چیرۆکێکیش ڕێنمایەکی خۆی هەیە وایە؟ تۆ زۆر ئەخوێنیتەوە؟ چ کاتێک زیاتر ئەخوێنیتەوە؟ لەو کاتانی کە تااقەتی هیچم نییە هەر خەریکی خوێندنەوە کەوانەکانە تەواوەکەی ئەو کاتە خوێنیتەوە وایە؟ باشە خوێندنەوە گرنگە بۆ مرۆڤ؟ بۆچی؟ فێری خوێندنەوە ئافرین زۆر باشە ئافرین سیدراجان دەسەرخەڵی خوێندنەوەکەی خۆ بە باشە؟ سپاس ئافرین هاوڕێکەم چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئایا ئافرین ئایجان ئایا ئەمڕۆ وانەی چیتانەیە؟ وانەی باسی کوردی ڕەوشتی باشیش ئافرین باشە تۆ ئێمە ئێستا لەکوێین بزان مەزانی هۆڵی کوێ؟ هۆڵی خوێندنەوە هۆڵی خوێندنەوە ئافرین باشە ئایا پێم بڵێ مناڵ کە دانیشت لە هۆڵی خوێندنەوەیە ئەبێت چی بکە؟ بخوێنێتەوە ئەبێ بەدەنگی بەرزشت بخوێنێتەوە؟ بەڵێ یان ئەبێ بە هێواشیشت بخوێنێتەوە؟ بە هێواشی و دەنگیشی تۆزە بەرز بێ بۆچی؟ چکە لەبەرەی هەر خۆی لە تێبگات و مامۆستاکانیشی لێ تێبگا باشە ئەی ئەگەر لە هۆڵی کتێبخانەیە بووی خەڵکی تر کتێبی خوێندەوە ئەبێت تۆ بەس دەنگی بەرزشت بخوێنیتەوە بێزاریانکەی؟ نەخێر ئەبێت دەنگێکی هێواش بخوێنینەوە ئافرین هەر بژی باشە تۆ گرنگی بە خوێندنەوەی؟ بەڵێ بۆچی؟ چکە لەبەرەی بۆ ئەوەی فێری خوێندنەوە ببین ئافرین هەر بژی فێری خوێندنەوە بین ئاسی زانیاریشمان بەرز بێتەوە وایە؟ ئافرین هەر بژی دەست خۆش هاوڕێکەم سپاس چۆنی هاوڕێکەم؟ باشی یادی سەیرم کە ئەوە چیەکەی؟ باخێری خوێندنەوە ئافرین ناو چییە؟ هاودین کەک هاودین تۆ چ بابەتێک زیاتر خوێنیتەوە؟ پاپای و ئەوانە پاپای حەزت لە چ فلم کارتۆنێکە زۆر؟ سۆپڕمان و مناڵان و ئەوانە ئافرین باشە تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ ئێمە فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە سەیری کاتۆلیەکەی؟ بەڵێ کاتۆلی زۆر خۆشە وایە؟ باشە گۆرانی شتە زای گۆرانێکم بۆ بڵێ؟ شعر وەوە نازانم شعرێکم بۆ بڵێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و سامانە خۆشمان دەوێی پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی و گەل و خاکەم ڕۆڵەی چست و سالاکەم کوردستان دەپارێزم بە هەموو توانە و هێزم سنگم دەکەم بە قەڵغام بۆ بەردری و نیشتیمان ئافرین هەر بژی دەست خۆش هاوڕێکەم زۆر سپاس هاوڕێیان ئەو بۆیە ناڵێم چەپڵەکاتان لەبەرەوەی هۆڵی خوێندنەوەیە ئێمە پێویستە پابەندی دانیشتن و یاساکانی کتێبخانە بین بۆ ئەوەی دەوروبەرەکەمان بێزار نەکەین با بچینە لای مناڵێکی تر فەرمووی چۆنی هاوڕێ؟ باشی؟ ناوت چییە؟ ئەیمەن ئافرین کاکە ئەیمەن لە پۆلی چەندی؟ لە پۆلی 4 ئەیمەن ئێمە ئێستا لەکوێین؟ کتێبخانە ئافرین باشە بۆچی هاتووی بۆ کتێبخانە؟ بۆ خوێندنەوەی چی؟ چیرۆک باشە تۆ حەزت لە خوێندنەوەیە؟ بۆچی؟ لەبەرەوەی فێری زانیاریمانەکات لەگەڵ فێری پێشکەوتومانەکە لە ژیان ئافرین هەر بژی باشە تۆ گرنگی بە خوێندنەوە زۆرەی؟ لە ماڵیشەوە خوێنیتەوە؟ ئافرین زیاتر ئەو بابەتانە بخوێنەرەوە کە لەگەڵ تەمەنی خۆتا گونجاوە لەگەڵ تێگەیشتنی خۆتا گونجاوە باشە؟ کە چوویتە تەمەنەوە کە چوویتە خۆناخەکانی تری خوێندن ئەو کاتە بابەتی تر دەتوانی بخوێنیتەوە باشە؟ ئافرین ئەیمەن ئێزانی هۆرراوەی شتێکم بۆ بڵێ؟ نازانی؟ نەباشە زۆر سپاس بۆ تۆ ئەیمەن گیان دەست خۆش سەرخەڵی خوێندنەوە بەدەی ئافرین
چۆنی هاوڕێکم باشم باشی بەڵێ ناوت چییە هەنار هەنار ئافرین هەنار تۆ میوەی هەنارە خۆی بەڵێ حەزت لە چه هەنارێکە شیرین یان ترش ترش بۆچی لەبەرەوەی ئەوە نەخۆشە ناو دەما پڕەبێ لا وایە کە خۆشە هەنار هەنار باشە پێویستە ئێمە لە کتێبخانە چۆن دانیشین بە بێدەنگی دانیشین بۆچی بۆ ئەوەی تەنیشتەکانمان بێزار نەبن ئافرین نابێت دەوروبەرەکەمان بێزاکەین لەبەرهۆی هۆڵی کتێبخانە هۆڵێکی بێدەنگە پێویستە ئێمە بە بێدەنگی بخوێنینەوە بۆ ئەوەی باشتر لە بابەتەکە تێبگەین دواتریش دەوروبەرمان بێزار نەکەین وایە تۆ زۆرە خوێنیتەوە چ کاتێک زۆرە خوێنیتەوە ئەو کاتانەی کێوانەکان تاوەکە ئافرین زۆر باشە بۆ ئەوەی ڕێگری لە وانەکان قوتابخانەوە نەکا بۆ ئەوەی بەباشی وانەکانت بخوێنی دواتر بێتە سەر خوێندنەوەی کتێب باشە ئافرین هەنارجان گە سەرقاڵی خوێندنەوەی خۆ بە هەر بشی چۆنی باشم باشی بەڵێ ناوت چییە لیا لیا ئافرین لیاجان لیا لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار لیا تۆ ئەمڕۆ لێرە چیەکەی لێرە کتێبە خوێنەوە تێبە خوێنیتەوە باشە حەزت لە کتێب خوێندنەوەیە بەڵێ چ بابەتێک زیاترە خوێنیتەوە پاپای مناڵە چیرۆک و ئەو شتانی مناڵان وایە باشە بۆچی ئەبێت لەم تەمەنی توێە مناڵان ئەو بابەتانە بخوێنەوە کە بابەتی مناڵانە چکە لە بەرەی شتێکی باشە زانایریشمان زۆر پێیەگە ئافرین زۆر زۆر باشە لەم تەمەنەشا پێویستە ئەو بابەتانە بخوێنیتەوە کە لەگەڵ بیرکردنەوەی خۆتا گونجاوە وایە باشە زۆرە خوێنیتەوە بەڵێ باشە تۆ لە کاتی پشوەکانە چیەکەی لە کاتی پشوەکانە هەنەجار خوێندنەوە ئەنجا هەنەجاریش چوونە دەرەوەیەکەکەین و دوایەوەش بۆ سەیرانە ئەو شوێناناچی ئافرین لیاجان هەر بژی ئەوە بەردەوا بە لە خوێندنەوە ئەوە گرنگی بە خوێندن بە لەبەر ئەوەی خوێندنەوە بابەتێکی زۆر باشە هاوکاریمانەکە لە بیرکردنەوە مێشکمان فراوانترەکە ئاسی زانیاریشمان بەرزترەکە باشە لیا ئافرین هەر بژی دەست خۆش کتێبەکە خوێنەرەوە دەی چۆنی هاوڕێ باشم باشی ناوت چییە ساوی ساوین بەڵێ ساوین ئەی لەو ناوە خۆشە ساوین تۆ ئەمڕۆ چیەکەی لە کتێبخانە کتێبە خوێنەوە کتێبە خوێنیتەوە باشە زووزووی بۆ کتێبخانە بەڵێ بۆچی بۆی کە زانیارمان پێگەێنێت هەروەها بە سوودیشە باشە یەک پرسیارە لێ بکەم کە کتێبەکەم خوێندەوە دوایەوە کتێبەکە چی لێکەی تۆ ئەخەمە شوێنی خۆی بۆچی لەبەری کە تێک نەچێت کتێبخانەکە ئافەری کتێبخانەکەمان تێک نەچێ کتێبخانەکەمان هەمیشە ئاوا بە جوانی و پاک و خاوێنی بمێنێتەوە وایە باشە تو ئێساوە چ چیرۆکێ خوێنیتەوە هی کتێبی ئەنا و ئاسا ئەوەی دوو خوشکەکە زۆر خۆشە منیش بینیمە ئەوە زانی بە فلم کارتۆنیشەیە یەکێکیان کە تووڕە ئەبێ هەموو ئەو ناواکە بە بەفەر وایە ئەوەی تریشیان لەسەر خۆیە وایە ئافرین ئاوا پێویستە مناڵانی وەکو تۆ گرنگی بن بە خوێندنەوە بۆ ئەوەی ئاسی زانیاریان فراوان بێ باشە ئەزانی چیرۆکێ هۆراوەیە شعرێ کوڕە نوکتێ شتێکم بۆ بڵێ باڵە شعرێکی بڵێن دەی فەرموو قوتابیم لە پۆلیسێ ئاسان شیر و بەڕێوجێ بولبولی گچکە و ساوام لە باغێژیم لێ پەیوە شێدەی گوڵی زانستم هەر خوێندنامەوەستم شەو ڕۆژ شەو دەدەم بۆی کتێب پێ بکەم تا بگەم بە خۆشیشە و چاجەیە کوردستان ئافرین هەر بژی دەست خۆش هاوڕێکەم زۆر سپاس بەردەوام بن لە خوێندنەوەکی خۆ باشە زۆر سپاس چۆنی باش باشی باش ناو چییە لاوی لاوی ئافرین هەرا بە لاوی و جوانی بمێنیتەوە کاکە لاوی لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار ئافرین لاوی لە چوانەیەکە زۆر باشی لە کوردی لە عەرەبی عەرەبی شەزانی باشە چۆن فێر بووی وەڵا بە بۆنەی کتێب خوێندنەوە و ئەوانە کتێبی عەرەبی و ئەوانەش ئافرین ئەوە زۆر باشە بۆ مناڵان پێویستە ئاوا جگە لە زمانەکەی خۆیان گرنگی بن بە زمانەکانی تریش سەیری فلم کارتۆن زۆر بکە سەیری ئەو فلمانە بکە کە بۆ مناڵا سوودی هەیە ئەوە کتێب و شت خوێنەرەوە بۆ ئەوەی کە فێری زمانی تریشبی باشە لاوی باشە لە کتێبخانە ئێمە ئەبێ ئەوە بنێش لە دەمانە بێ و بنێش بجوین و بەدەنگی بەرز قسە لەگەڵ هاوڕێکانمانە بکەین نابێت
بۆچی؟ لەبەری هەم هاوڕەکەمان بێزارە بێ؟ بێزارە بێ هەم خۆششمان بێزارە بێ. ئافرین بۆیە پێویستە هاتی چۆن دانیشین؟ بێ بە ڕێکوپێکی دانیشین. بە بێدەنگیش دانیشین وایە؟ ئەی باشەوە تۆ چی خوێنیتەوە ئێستا؟ کتێب خوێن کتێب. حەزت لە بابەتەکەیە؟ بەڵێ. چ بابەتێک زیاتر خوێنیتەوە؟ پاپا و ئەوان. زۆر باشە. ئافرین لاویجان بابەتەکە بخوێنەرەوە دەی ئافرین سوپاس. سەیری ئەمە و ڕێم کە دانیشتووە خوێنێتەوە گوڵی لە بەردەم خۆیان داناوە. ئەی هاوار کە خۆشە بۆ نێو گوڵە چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ناوت چییە؟ دیێن. دیێن ئەزانی واتای ناوەکەوت چییە؟ بەڵێ. ئەدەی واتە گلێنەی چاو. گلێنەی چاو؟ تۆ گلێنەی چاویم نەبینیوە؟ بەڵێ. چووکەیان گەورەیە؟ بچووکە. ئەی حەزە کرد ئاوە چاو وەکو چاوی من گەورە بێ؟ نا. بۆ؟ زۆر گەورەیە. ڕاستەکەی چاویلکە دوایە بێ من چاویلکەی زۆر گەورە لە چاوکەم وایە؟ بەڵێ. ئافرین دیێن باشە بۆ نێو گوڵە خۆشە؟ بەڵێ خۆشە. کە خوێنیتەوە خۆشە ئاوا شوێنەکە و پاک و خاوێن بێ وایە؟ وایە. ئافرین دیێن باشە تۆ چ بابەتێک زۆرە خوێنیتەوە؟ بابەتی چیرۆکە و شتانە. بۆچی حەزت لە خوێندنەوەیە؟ هەدی ئەوە چییە؟ باسی چییەکە و چیرۆکە؟ ئەو باسی چیرۆکی کڵاوسوورەکە. ئەوەی کاڵێ هەرچەنە تۆ هاوڕێشمی با نهێنێکی خۆمە لا باسکەم وایە؟ ئافرین ئێمە پێویستە نهێنی پارێز بین وایە؟ باشە تۆ سوود لەو چیرۆکانە ئەبینی کە خوێنیتەوە؟ بەڵێ. بۆچی؟ لەبەر ئەوەی چیرۆکەکان هەنێ جار زانیاری و پێڵن. ئافرین هەر چیرۆکە و سوودی خۆی هەیە هەر چیرۆکە و پەیامێکی خۆی هەیە وایە؟ ئافرین دیێنجان دییان ناوی تۆم بیر ناچێتەوە لەبەرەوەی ئەمە یەکەم جارە کاچم بۆ قوتابخانەکان جۆم لێ بێ هاوڕێکم ناوی دیێن بێ. دیێن زۆر سپاس مەمنون. ئێزانی هۆراوە شتێکم بۆ بڵێ؟ ناوەڵا. هیچ. ئەی بچم بۆ لە هاوڕێکی ترم بزانمەوە زانێ؟ باشە زۆر سپاس بۆ تۆ دیێنجان. زۆر سپاس دڵخۆشم بەناسینە. سپاس. چۆنی هاوڕێکەم؟ باشی؟ سەیری ئەو چاوە جوانانەی ئەی هاوار بەڕاستی مناڵەکانمان زۆر پاک و خاوێنن زۆر جوان خۆیان نەگۆڕن مرۆڤەر حەزەکە بچێ چاو پێکەوتنیان لەگەڵاکە چۆنی؟ باشم. ناو چییە؟ هەستی ئافرین هەستی گیان هەستی لە پۆلی چەندی؟ 4. لە پۆلی 4 ئافرین هەستی حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ. باشە ئەو ماسکە بۆچی کردووە؟ پارێزگاری لە خۆمەکەم. ئافرین پارێزگاری لە خۆیەکە بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبێ بۆ ئەوەی خۆی بە دوور بگرێت لە نەخۆشی بۆ ئەوەی بەردەوامی با بە خوێندنەکەی وایە؟ ئافرین هەستی؟ باشە تۆ ڕۆژانە یەی بۆ کتێبخانە؟ باشە بۆچی بۆ ئێرە؟ بۆ کتێب بخوێنمەوە. ئافرین حەزت لە چ بابەتێکە زیاتر بیخوێنیتەوە؟ سندرێلا. چی؟ سندرێلا. سندرێلا چیرۆکی سندرێلا زانی؟ ئافرین باشە پێویستە ئێمە مناڵان کە ئەڕوێن بە ڕێگایە ئاگامان لە هەنگاوەکانمان بێن بۆ ئەوەی نەکەوین تووشی ئازار بین و برینان بین وایە؟ ئافرین زۆر سپاس ئەوە هەمیشە بە بێدەنگی دانیشە و بابەتی زۆر بەسوود بخوێنەرەوە باشە؟ ئافرین هەستیجان دەی بەردەوام بە لە خوێنەوە سپاس. و چی خوێنیتەوە؟ چیرۆک. چیرۆک ئافرین چۆنی هاوڕێکەم؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ ئایدن. ئایدن ناویکی زۆر خۆشە ئایدن ئەوە سەرقاڵی چیرۆکی چی دادی و چیرۆکە باسی چیەکە؟ ئەو چیرۆکە باسی کچێکەکە کە شازادەیە. ئەو لە مناڵ بوو دزیانە یاوار وە دوایی ئێستا ئەزانێت کە دایکی خۆی نییە و لە مناڵی دزراوە. یاوار ئەی باشە لە کۆتاییەکەیە خێزانەکەی خۆی نادۆزێتەوە؟ باڵێ ئەیدۆزێتەوە. ئەی گیان ئەیدۆزێتەوە خێزانەکەی ئەی چییە بێ؟ وە دوایش تازی بۆ یەکڕن. ئافرین ئەزای زۆر خۆشە ئەوە دوایی کە مناڵەکان بە خێزانەکانی خۆیان شادەبنەوە؟ باڵێ زۆر خۆشە. ئافرین ئایدن باشە تۆ کاچی بۆ بازار
لەگەڵ خانەوادەکەتە لەگەڵ خێزانەکەتە ئەبێ لیان دوورکەویتەوە بۆ خۆ بە تەنیا بڕۆی نەخێر ئەبێ دەستیان بگرم و بە قسەیان بکەم ئافرین دوای وەکو ئەو مناڵە داماوە و نەبیت و خێزانەکە و نادۆزیتەوە تا گەورە گەورابی وایە باڵێ ئافرین ئایدن پێویستە کە چوویتە دەرەوە لەگەڵ خێزانەکەتە لەوان نزیک بی دەستیان بەرنەی بۆ ئەوەی ون نەبی باشە باش ئافرین ئایدنجان هەر بژیت سواس شایانی نییە هاوڕێکم چۆنی باشی ئەوە چیەکەی لێرە چیرۆکی خوێنەوە چیرۆکە خوێنیتەوە ئافرین ئەی ناو چییە هاڕۆ هارون بەڵێ ئافرین هارون گیان هارون لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار هارون باشە تۆ حەزت لە کتێب خوێندنەوەیە بەڵێ بۆچی بۆ مێشکمان باشەوە ئاسی زانیاریمان زیاکە پێ وایە ئافرین حەزت لە چ بابەتێکە زۆر بیخوێنیتەوە بابەتی مناڵە بابەتی مناڵان ئافرین پێویستە مناڵان ئەو بابەتانە زیاتر بخوێنەوە کە لەگەڵ مێشک و بیرکردنەوەی خۆیان ناگونجاوە وایە ئافرین باشە تۆ ئەی حەزت لە یاریکردنە چی یاریەک زۆرەکەی چاوشارکێ زۆر خۆشەوە چاوشاریتەوە هەتا دابژێرم یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە وی ئەوە هارون چی لێ هارون هارونەوە تۆ لەوێی چۆنی باشی ئافرین هارونجان دەسەرخاڵی کتێب خوێندنەوەی خۆوە باشە سواس چۆنی باشی ناو چییە موسا موسا ئافرین موسا ئەی براو هەیە ناوی عیسا بێ ئەی من دوو کوڕە ناسم ناویان موسا و عیسا وتم ڕەنگە ئێوە بن موسا لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین موساوە بۆچی هاتوو بۆ کتێبخانە بۆی کتێب خوێنم تۆ حەزت لە کتێب خوێندنەوەیە باشە موسا دوای کتێب خوێندنەوە کتێبەکانە چی لێکەی دیکەمەوە شوێنی خۆ یعنی هاوا لەسەر مێزەکە بەجێ ناڵی بۆچی چونکە بۆی کتێبشتەکەم نەتەوە ئافرین موسا ئەی باشە لە ماڵەوە کەوانەکانە خوێنی کە سایەکە و تەواوەکەی چی لە کتێبەکانەکەی دیکەمەوە ناوچەم تاکە بۆچی بۆی پیس نەبێت بۆی پیس نەبێن بۆی بڵاو نەبنەوە ڕەنگە ئێمە مناڵی لە خۆمان بچووکترێ بێ لە ماڵەوە کاتە یاری بە پەرت و پوشتەکانماکەن و بیدڕێن وایە ئافرین موساجان هەر بژی دەست خۆشاوڕێکم چۆنی باشی باشم ناو چییە گۆران کاکە گۆران ئافرین گۆران بەڵێ لە پۆلی چەنی چوار ئافرین گۆران بڵێ من حەزەکەم کە گەورە بووی ببی بەچی بم بە دکتۆری هەموو شتەکان ئافرین دکتۆری گشتی دکتۆری گشتی هەر زۆر باشە باشە بۆ حەزەکەی بی بە دکتۆر یەبەری وڵاتەکەمان بپارێزین وڵاتەکەمان بپارێزین خزمەتی وڵاتەکەمان بکەین خزمەتی مرۆڤایەتی بەگشتی بکەین وایە ئەی گۆران ئەزانی شتێکم بۆ بڵێ هۆراوەیە شتێک دەفەر کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم بتەوێ پڕدە دڵ ئەپارێزم وەکو گۆڵ سەربازی گەل و خاکەم ماوەی دەست و چالاکەم کوردستان ئەپارێزم بە هەموو توانە وێزم سنگم دەکەم بە قەوقام بۆ بەرگری نیشتیمان ئافرین بڕتون زۆر باشی هۆراوشتیشە زانی ئافرین گۆرانجان بۆ هیوایە کە لە داهاتووە بی بە پزیشکێکی زۆر باش و بلیمەت بۆ وڵاتەکە باشە؟ سپاس گۆرانجان خواحافیز چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لانا ئافرین لانا واتە چی؟ واتە ماڵ واتە هێلانا واتە شوێنی ژیان وایە؟ لانا لە پۆلی چەنی؟ لە پۆلی چوار ئافرین لانا تۆ هەمیشە ئاوا بە پاک و خەوێنی بۆ قوتابخانە ئەی لانا تۆ منە ناسی نەناسی وەزانی هیچیە ئەوەیە کە سەیری ماوەی مناڵان ناکەی ئیتر بیرێ نەچێ هەموو ڕۆژە لەمە دووە ڕۆژانە سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکە باشە لەوێ منە بینی تەواری هاوڕێمە بینی بەرنامەی زۆر خۆشمانەیە بەرنامەمانەیە زانیاریە ئاسی زانیاری و گەشاکە فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە باشە لانەجان تۆ ئەمڕۆ چیەکەی لێرە؟ کتێبە خوێنمەوە کتێبەکە باسی چیەکە عادی؟ بابەتەکە چیەکەی خوێنیتەوە چیرۆکی چییە؟ چیرۆکی ئەوانە ئەم شتانە ئەوە چ تەیرێکە بزانمەزانی؟ حاجی لەخلەق
هاو بیسۆڵێ حاجی لەقلق مار هات ماری زەرد و سوور هات تۆ ماری زەرد و سوورە بینیوە؟ منیش نەبینیوە بەڵام بەڵێن ماری زەرد و سوور هەیە ماری پەمەیش هەیە وایە؟ ئافەری لانێجان دەستخۆش ئەوە بەردەوام گرنگی بە خوێندنەوە باشە؟ هەر بشی سپاس چۆنی؟ باش باشی؟ ناوت چییە؟ هەستی هەستی؟ بەڵێ هەستێکی تریشەیە لە پۆلێ وایە؟ بەڵێ ئێوە هاوڕێیتان خۆشە؟ بەڵێ باشە ئێوە بەردەوام بەیەکەوە یاریەکەن؟ بەڵێ ئەی باشە چ کاتێکی یەن بۆ کتێبخانە ئێوە؟ زۆر زۆریان؟ باشە کاتێکی یەن کە وانەتان هەبێ و تاقیکردنەوەتان هەبێ؟ نەخێر ئافرین بۆچی ئەو کاتانە نایە؟ چونکە سعیەکەین چونکە سعیەکان خوێندن لە پێش هەموو شتێکەوەیە دواتر ئەو کاتانەی کە هەتان بوو وانەتان نەبوو تاقیکردنەوەتان نەبوو ئەو کاتە پێویستە بێن بۆ کوێ؟ کتێبخانە وە کتێبخانە و کتێب خوێندنەوە وایە؟ ئافرین تۆ زیاتر حەزت لە چ بابەتێکە بیخوێنیتەوە؟ هەلاوکیتی بۆچی حەزت لێیە؟ هەروە لەبەرەوەی زانیاری باشی لێوە فێرەبی وایە؟ باشە ئەو چیرۆکەی خوێنیتەوە ئێستا باسی چیەکە؟ باسی گورگ و سێگاکە گورگ و گا سێگا باشە گورگ چییە خوا؟ میوا خوا؟ نەخێر کەواتە گورگ ئاژەڵێکی چییە؟ دڕندە گۆشت خۆرە وایە؟ ئافرین هەر بشین دەست خۆش بەردەوام بن لە خوێندنەوەکە و باشە؟ سپاس چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناو چییە؟ ئایا ئایا ڕووی زۆر خۆشە زانی؟ لێو بە خەندێ ئایا؟ تۆ حەزت لە پێکەنینە؟ بەڵێ بۆچی؟ کە خۆش ئافرین پێکەنین سوودی هەیە بۆ تەندروستیمان بۆ دڵمان بۆ گەشەی مێشکمان ئەوە هەمیشە لێو بە خەندە بەو ئەوە هەمیشە پێ بکەنە باشە؟ ئایجان لە پۆلی چەندی؟ پۆلی چوار لە پۆلی چوار ئافرین ئایا ئەوە چیرۆگە خوێنیتەوە؟ بەڵێ باشە زوو چیرۆگە خوێنیتەوە؟ بەڵێ لە ماڵی شۆ چیرۆگە خوێنیتەوە؟ بەڵێ ئەو کاتانەی سەیم نەبێ ئافرین ئەزانی چی پێویستە لە ماڵی شەوە نەک لە قوتابخانە گرنگی بن بە خوێندنەوە پێویستە بە خێزانەکانتان بڵێن ئەو بابەتانەتان بۆ بکڕن ئەو پەرتوکانەتان بۆ بکڕن کە لەگەڵ تەمەنی خۆتان ئاگونجاون باشە ئەزانی گۆرانیە هۆراوێ شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئادی وای 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 دانم وای دانم دانم دێشێ زۆر خراپ نازانم بۆی لێ هات شیرین و جەبسم خواردووە دەمێن مرپێخ میکرۆ بووە من میکرۆبم چاوەکەم ددانەکانت گون ئەەکەم کاتێ ئەی خۆی شیرینی دەدەم تا من ئەبینیت باشە تۆ کە شیرینی و خوارد یەکسەر ئاواخەوی بەسەرە؟ نابێ بێدەم دامدەمشتوشە بۆچی؟ وی کلۆر نەبێت ئافرین بۆی میکرۆ بە سەرزلەکان نەچنە دانمانەوە دانەکانمان کون نەکەن وایە؟ ئافرین هەر بژی دەست خۆشا و ڕێکەم زۆر دڵخۆشم بەناسینە دەی سەرقاڵی بابەتەکەی خۆ بە باشە خوێنەرەوە ئافرین سپاس سپاس بۆ تۆ چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ باکۆ باکۆ ئافرین باکۆ جان تەمەنە چەنە لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چوار باشە باکۆ تۆ حەزت لە چ وانەیەکە زۆر؟ کوردی کوردی؟ حەزت لە وانەی زانستە؟ ئەی بیرکاری؟ باشە چوار کۆی چوارە کاتە چەند؟ هەشت کەم دوو ئەکاتە چەند؟ شەش ئافەری کوڕەمە زۆر باشە لە هەمووانەکانشە ئەی بۆڵێ حەزم لە وانەی کوردیە کەواتە ئەبێ حەزت لە هەمووانەکانیش بێ وایە؟ ئافرین باشە باکۆ بۆ ئەمڕۆ لێرەی تۆ چیەکەی لێرە؟ کتێبە خوێنینەوە کتێبە خوێنیتەوە؟ باشە کتێب خوێندنەوە گرنگە بۆ مرۆڤیان نا؟ بۆچی؟ خوێندنەوە باشە بێ ئافرین خوێندنەوە باشترە بێ ئاستی زانیاری و بەرزترە بێ مێشکە فراوانترە بێ ئاستی بیرکردنەوە زیاترە بێ وایە؟ ئافرین باکۆ جان باکۆ حەزەکەی چ بابەتێک زیاتر بخوێنیتەوە؟ شوانی مەڕەکان شاون زەشیب شوانی مەڕەکان ئەوار بەڕاستی فلمکارتۆنێکی خۆشە وایە؟ سوودی زۆری هەیە هەر بڕگە و باسی شتێگەکە ئەو بەردەوام گرنگی بە خوێندنەوە باشە؟ ئافرین دەست خۆش سپاس چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ میر ئافرین کاکە میر لە پۆلی چەندی؟ لە پۆلی چوار ئافرین میر باشە تۆ حەزت لە خوێندنەوەیە؟ بۆچی؟
زۆر باشە بەهێز دەکەم مێشکمان بەهێزەکە زانیاریمان زۆرە بێ وایە؟ بەڵێ ئافرین باشە تۆ ئەی یاریەکەی لە ماڵەوە؟ بەڵێ ئەی لە قوتابخانە بەڵێ حەزت لە چی یاریەکە زۆر؟ تۆپێن تۆپێن ئافرین باشە ئەزانی هۆراوێ شتێکم بۆ بڵێ؟ ئەدەی قوتابیم لە پۆلیسی ئازاژیر و بەڕێبجێ بولبولی کچکە و زانە باژین پێبەرەوە دەیگوڵی زانست سمار خوێن نامە بستم شەو ڕۆژ هەوڵ دەدەبەوەی تێ پێ بکەم تا بگەمە خۆشیژیان لە چۆچەی کوردستان ئەفرین هەر بژی دەست خۆش هاوڕێکە سەرقاڵی خوێندنەوەکەی خۆ بە باشە؟ سپاس چۆنی هاوڕێکە؟ باشم باشی؟ ناو چییە؟ ڕاستی ڕاستی ئافرین هەمیشە مرۆڤێکی ڕاستگۆ بە هەمیشە ئاوا حەزە بەوتنی ڕاستی بێ باشە؟ ئافرین ڕاستیەوە چیەکەی تۆ؟ کتێبە خوێنەوە کتێبە خوێنیتەوە؟ چ بابەتێک زیاترە خوێنیتەوە؟ بابەتی منداڵە بابەتی مناڵان بۆچی؟ لەبەر ئەوەی کە گەورە بووم نەترسم لە شتەکان و عەقڵم باش بێ ئافرین پێویستە ئێستا بابەتی مناڵان بخوێنیتەوە لەبەرەوەی ئێستا ئاسی زانیاری تۆ ئەوەنە پێویستە وەرگرێکە لە توانای خۆتایە باشە؟ ڕاستی تۆ زوو بۆ کتێبخانە؟ بەڵێ بۆچی؟ لەبەر کتێب بخوێنەوە پەرتووک ئێوە کاتانی وانەوە هەیە یی بۆ ئێرە؟ نەخێر بۆچی؟ لەبەر وانەکەم نەڕوا ئافرین نابێ وانەکە و بڕۆ ئەدی ڕاستی ئەوە چی پێێتەوە؟ ئەوە چیە ئەو شتە؟ باجە باجی چی؟ ئەدی باسی چیەکە چی نووسراوە؟ ژینگە دۆستی ئەدی چییە؟ بۆم باسکە ئەو باجە ژینگە دۆستی مراقیبی پۆلەکەمانە هەر کەسێک ئەگەر پیسی بکات من پێی دەڵێم نابێ پیسیکە فڕێبێتە سەر ئەرز ئەها گوێتان لێە؟ ئەما ڕێمان چەند وریایە کەواتە ئێوە پشت بە کارگوزار و ئەو کەسانە نابەسن کام ناو پاگەکەنەوە ئێوە خۆتان پۆل و شتەکە پاکەنەوە؟ بەڵێ بۆچی؟ لەبەر ئەوەی پۆلەکەمان پاک بێت و مامۆستا دەرەجەمان بۆ دابنێت ئافرین هەر بژێ ڕاستیکە دەست خۆش زۆر سپاس وەحەفیز چۆنی؟ باشم باشی؟ باشم ناو چییە؟ مەهیار مەهیار ئافرین کاکە مەهیار کاکە مەهیار ئەو تۆ لێرە چیەکەی؟ کتێبە خوێنیتەوە؟ حەزی لە کتێب خوێندنەوەیە؟ بەڵێ بۆچی؟ بۆی ئاسی زانیاریمان بەهێز بێ وایە؟ وایە باشە مەهیار دوایەوەی کە کتێبەکە و خوێندەوە هەراوە لەسەر مێزەکە و بەجێڵی؟ ئەی چی لێکەی؟ خەمە ناو شوێنی خۆیە خەمە شوێنی خۆیە بۆچیە بێ بیخیتەوە ناو شوێنی خۆیەوە؟ بۆی کتێبخانەکەمان پەرش و بڵاو نەبێ وایە؟ وایە ئافرین باشە مەهیار تۆ حەزت لە چ چیرۆکێکە زیاتر کام چیرۆکانە زیاترە خوێنیتەوە؟ چیرۆکی ئاڕۆمان حەزت لەو چیرۆکانەیە کە زانیاری گشتی تایە؟ بەڵێ کە باسی دەست پاکیەکە کە باسی زمان پاکیەکە کە باسی هاوکاریەکە؟ بەڵێ ئافرین پێویستە و چیرۆکانە بخوێنیتەوە کە سوودیان هەیە بوو باشە؟ ئەوە لە ماڵی شەو گرنگی بە خوێندنەوەکە و باشە؟ هەر بژی دەست خۆش سپاس چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ ساڤین ساڤین ئافرین ساڤین جان ساڤین تۆ لێرە کتێبە خوێنیتەوە؟ بەڵێ باشە ئەکرێ ئێمە کاتی ئەو کاتانی کە زەنگی چوونە دەرەوە لیە ئەو کاتانە کتێب خوێنینەوە؟ بەڵێ بۆچی؟ کاتمانەیەنێ کتێب خوێنینەوە ئافرین کەواتە ئەو کاتانە کاتی پشووی خۆمانە ئێمە نابێت لە پۆلەکانە سەرقاڵی خوێندنەوە بین پێویستە ئەو کاتانی کە پشوومانەیە کە زەنگەکە لیا بینە کتێبخانە کتێبەکانمان بخوێنینەوە وایە؟ ئافرین تۆ هەمیشە خوێنیتەوە؟ لە ماڵی شەوە خوێنیتەوە؟ ئەی باشە لە ماڵەوە یاریەکەی؟ ئەی باشە ئەم هەموو کاتە و چۆن ڕێخستووە وانەکانە خوێنی کتێبە خوێنیتەوە یاریشەکەی؟ لەبەر جەڕەت لە یاچینە دەرەوە یاریەکەین لە ماڵەوە؟ لە ماڵەوە کاتی ئەو شتانەوە هەمووی ڕێخستووە؟ بەڵێ ئافرین زۆر باشە هەر بشیت ئێزانی گۆرانیە هۆراوێ شتێکم بۆ بڵێ؟ شارەزانم ئەدی شارێکم بۆ بڵێ؟ کوردستانم شیرینە زۆر دڵگیر و ڕەنگینە شاقی بڵند و جوانە پڕکانی دارستانە بەهاران لەگەشت لاوە سەڵدەی گاو گوڵ و ئاو شوێنی سەیران و گەشتە بەڕاستی وەک باشتە ئافرین بەڕاستی منیش زۆر سوپاس دەکەم ئافرین پێویستە مناڵانەوە هەمیشە گرنگی بن بە شەعر پێویستە هۆنراوە کوردیەکان هەمووی لەبەرکان بۆ ئەوەی فێری کولتور و فەرەنگی خۆمان بی باشە؟ ئافرین نەڕازیزەکان
ئەمڕۆ ئێمە لەگەڵ ئەم مناڵە ئازیزانە کۆمەڵێک گفتوگۆی زۆر سوودبەخشمان کرد لەسەر کتێبخانە لەسەر یاساکانی ناو کتێبخانە لەسەر ئەو بابەتانەی کە مناڵان پێویستە بیخوێننەوە مناڵان بیرتان نەچێ خوێندنەوە بۆ ژیانی ڕۆژانەمان زۆر گرنگە لەبەرەوەی ئاسی زانیاریمان بێسترە بێ لەبەرەوەی بۆ مێشتمان باشە مێشتمان فراوانە بێ توانای بیرکردنەوەمان زۆر باشترە بێ بۆیە پێویستە هەمووتان گرنگی بەن بە خوێندنەوە لە جاتی ئەوەی کە یاری ئەلکترۆنی بکەن یاری بە مۆبایل و ئایپاد و شتانە بکەن پێویستە هەموو یەکێک لە ئێوە لە ماڵەوە ڕۆژانە بابەتێک خوێنێتەوە زۆر سپاس بۆ ئەم مناڵە عەزیزانە من زۆر دڵخۆشم لەگەڵیان هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ